بەشدار بووم لە کابینەی نو چونکە قەناعەتێکم هەبوو ئەساسەن حتا ئیش بکەم لەو کابینە لەگەڵ برادەرەکانم وەزیرەکان، چونکە قەناعەتەکەم لەسەر بەرنامەی جەنابی سەرۆک وەزیران بوو کە ئەو کابینە ئەساسەکەی چاکسازیە، شەفافیەتە و عەدالەتە. ئەمن لەبەر ئەوە هاتم، وئیلا قەت حەجەتم بەو ئیشە نەبوو. داهاتمەکەم تەقریبەن 200 جار زیاتر بوو لەو معاشەکەی ئێستا، و موقعی منیش موقعێکی زۆر گەورە بوو لە پێشان، چونکە هاتم بە هەموو تەسمیم و ئیرادەت کە شتێک بکەم و بتوانم ئەو چاکسازیە و عەدالەتە و شەفافیەت لەناو ئەو وەزارەتە بکەم. جزوەزانم وەزارەتی سەمای زۆرشتەکان وەزارەتێکی ئەساسیە. ئەم عقودانە، ئەم گرێبەستانە گرێبەستی کلاسیکینە، بێجگە لە عەقدەکەی غاز هی کۆرمور لەگەڵ شەریکە ئەوە شتێکی تر بوو. بەس لە بۆ عقودی مشارەکەی ئینتاج ئەمە ستاندەردە، شەریکەی بیانی ئەجنەبی دێتن، پارەکەی دەینیتن، کاپیتالێکی گەورە دادەنیتن، دەست بە ئیشەکاتن. ئەگەر نەوتی دۆزیەوە پارەکە دەداتن وەزارەتی سامان و سروشتیەکان، هەموو مەصرفی و کولفەی تەطویر و ئینتاج و حتا کولفەی دۆزینەوەش لەسەر شانمانە ئێمە ئەدەین. ئەگەر نەیدۆزیەوە 2-3 ملیارێک دەدۆڕێنیتن و دەچیتن. خواحافیز هیچ فلسێک نادەینەمە. ئەمەش بووە ئینتاجەکەمان 450 معدل 450,000 بەرمیل ڕۆژەیە. ئەوەش لە معلوماتی خۆتان بزانن کە ئەوە شتێکی سابت نییە. مشکلەیەکی بچووک لە منشئاتی سەطحی پیا بیتن 10,000 بەرمیل دێتە خوارێ ڕۆژێ، 15,000 لێرە. بەس بە معدلەوە ئیشی وەزارەت و متابعەی منی شەخصی لەسەر هەموو پێڵگەکانی کوردستان کە هیچ مەجال نەبیتن بۆ مشکلەیەک طبیعی جاروبار خۆ ناتوانی، چونکە تۆ تعامل لەگەڵ 5,000 متر لە قۆڵاتی لە خوارەوە 5,000-4,000 مترە سیستمی زەغت و سیستمی کیمیاویات و نەوعیەتی نەوت و منشئاتی سەطحی ئەمەم ماکینەنە، یعنی بەشەر نین ئەمری لێ بکەی. ماکینەیە خراپ دەبیتن، جاروبار کەم دەبیتەوە. بەس بە معدل 450,000 بەرمیل هەموو ڕۆژێ لە هەموو نەوعە نەوت تێکەڵاو. کۆستی نەوت، کولفەی نەوت مەسئلەیەکی زۆر حساس و مهمە، زانیێرێکی تەواو پێویستە، مێشتێکی زۆر گەورەشی پێویستە، قابلیەت و ئیخلاس و ئەمان و ئیشی بە شەرف پێویستە. ئیطلاقاً نابیتن چاومان بگرین لە عملیاتی نەوت ئەوەی شەریکەیەکی ئەجنەبی دەکاتن، چونکە شەریکەی ئەجنەبی هیچ ئیخلاسی نییە، نە لە بۆ کوردستان نە لە بۆ هیچ وڵاتێک ئیشەکاتن لەناو ئەو وڵاتانە. ئیطلاقاً شەریکەی ئەجنەبی دێتن، پارەکەی دادەنیتن، بە زووترین کات نەوتەکە تەواو دەکاتن، پێ دەڵێتن خواحافیز. مهم نییە چەند ئەو نەوتە بەردەوام بیتن، و دەزانیتن کە تۆ لەسەر شانتە هەموو مەصرفەکەیان، لە نانەکەی، لە تەیارەکەی، لە سەفەرەکەی، لە ئیشەکەی، لە بڕغیەکەی،